هەندێک جار کاتێک قسە لەگەڵ دایک و باوکی هەندێک منداڵ دەکەم ئەوە بۆم دەردەکەی ئەوانیش کۆمەڵێک هەڵەیان هەیە. زۆر هەڵەیە کە دایک و باوکان کاتێک دەبین منداڵەکانیان هەڵەیەک دەکەن ئەوە لە بەردەم میوانەکان دایانشکێننەوە. بۆ نمونە دەڵێن منداڵەکەی من هیچ نازانێ، منداڵەکەی من تەمبەڵە، بۆ شێوازە هەڵەیە، منداڵەکەی من کەم تەرخەمە، منداڵەکەی من لە زۆر ڕۆوە کەم و کوڕی هەیە. بۆ ئەو حاڵەتە باشترە بڵێن منداڵەکەی من عاقڵە بەڵام پێویستە عاقڵتریش بێ، منداڵەکەی من گوێرایەڵە بەڵام پێویستە گوێرایەڵتریش بێ و من بڕوام پێێتی. خاڵێکی تر زۆر هەڵەیە دایک و باوکان باسی هاوسەرگیری بکەن لە لای منداڵەکانیان. بۆ نمونە کاتێک منداڵەکان هەڵەیەک دەکەن پێیان دەڵێن بەشود دەدەین یان ژنت بۆ دەهێنین. ئەمەش خاڵێکە کە پێویستە دایک و باوکان بزانن ئەمە کاریگەری هەیە لە دەرونی منداڵەکە. بێگومان باشترە کە گاڵتەکە لەگەڵ تەمەنەکەی بگونجێت. هەندێک جار هەندێک دایک و باوک بە منداڵەکانیان دەڵێن تۆ منداڵنی نی ئیتر پیاوی پیاو. ئەمە سەر لێ شێوانە بۆ منداڵەکە تکایە لەگەڵ تەمەنی خۆی بەم شێوازە ڕەفتاری لەگەڵ